بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەم بابەتانە چەند ئاراستەکردنە ئەو نەش مێشک وروژاندن و جوڵەپێکردن و ئاراستەکردنی بحوث و علمیەتی ئێمەیە بەرەو ئەو ئاراستەیی کە لە ترۆبکە قورئان دایناوە. بۆیە ئەبینیت هەندێک بابەت هەیە کە باسێکەین ڕێک ئەنووسین بە یەک بابەتی وردی قورئانەوە، ئەوەی کە خۆمانەمانەوە کولانی طبی و علمی ئیسفادی لێ یەکەین و بتوانین بەرز بینەوە بۆ ئەم ئاستانە و مێشکمان بگوشین چۆنێک قورئان لەمەوە پێش باسی ئەم شتانەی کردووە. ئەی بۆ موسڵمانان بیریان لێ نەکردوێتەوە. لەوانەی پێشووە باسی بەنجمان کرد. لەم ڕۆیە باسی هاوشێوەی ئەوە ئەکەین کە هەل لە بەنجەوە نزیکە، هەل لە ICU ڤێنتیلەیتەر و مانەوەی خەڵک لە ژێر بەنج و خەڵکێکمان هەیە کە مێشکی ئەمرێ یاخود ئەندامەکانی زۆربەی لە ئیشەکەون، تەنها ئەندامە حەیویەکانی نەبێ وەکو گورچیلە و وەکو جگەر و وەکو دڵ و ئەم بابەتانەی ماوەیەکی زۆرە ژین. نەخۆش یا لە کاکتۆ تخوا دوعای خێرمان بۆ بکە، نەخۆشێکمان هەیە بۆی حادیسەیەکەوە یان بەهۆی نەخۆشینێکەوە یان بەهۆی نەشتەرگەریەکەوە دەدانە ساڵە لە ناو جێگەیە و دەدانە ساڵە لەسەر جیهازە، جیهازەکەشمان بردوێتە ماڵەوە لەوەیە. دوعای خێرمان بۆ بکە تخوا. ئەمە ئەگەر لەوە ئەچێت چەند ساڵ لەمەوە پێش ئەم قسەیە بکرایە پێوان غەریب بوو. ئەمانە چۆن شتی وا ئەبێ، چۆن ئەکرێ ئینسان 15 ساڵ 20 ساڵ. ئێستا لە هەندێک لە ئومەرەکان هەیە مناڵەکانیان تووشی نەخۆشی بوون، بەڵام نەیانەوێ بمرن، حەزەکە هەر لە بەرچاویانە بێ. تەغزیەیانێنێ کەسێکیان بۆ گرتوون دکتۆر و یعنی ماڵەکەیان کردووە بە ICU و خەستەخانەیەکی تایبەت، خزمەتی نەخۆشەکانی خۆیان نیتیاکەن، کامەرەیان لەسرە، بەردەوام چاویان لەسرە و ڕۆژانە سەدانیانەکەن و نایانەوێ بیان خەنە ژێر گڵەوە. تەنها فکرەکە ئەمەندەیە، ئەژنا کەسەکان مردوون. ئەمە لە عەقڵا جێ بێتەوە؟ نەخێر، وەکو عەقڵ جێ نابێتەوە. ئەی لە طوبا جێ بێتەوە؟ بەڵێ لە طوبا جێ بێتەوە. ئەگەر دوێنێ ئەم قسەیە بکرایە وەکو عەقڵ ڕەتمانە کردەوە، بەڵام طوب ئەمڕۆ ئەمەی سەلماندووە کە ئەکرێ شتێکی ئاوا ڕووبە. ئەمە ئەمان باتەوە بۆچی؟ ئەمان باتەوە بۆ ڕووداوێک کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە مەدینەیە قوڕەیش ئەچن بۆ لای یەهود ئەلێن هەندێک پرسیاری گورچک برمان بنێ کە محەممەد نەیزانێ. محەممەد شارەزایی لەباری ئەم پرسیارانەوە نەبێت. ئێوەش ئەم پرسیارانەی لێ بکەن، بڵێن کۆمەڵێک گەنج هەبوون لە سەدەمەکانی کۆنا خەویان لێکەوت. پرسیاری ئەم بابەتیان لێ بکەن، پرسیاری ئەسکەندەری لێ بکەن، ذوڵقەرنەین، پرسیاری ڕۆحی لێ بکەن، بزان لەبارەی ڕۆحەوە چی. طبعا پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمێ بەیانی جوابتان هێمەوە پێش ئەستور بەوەی کە بەیانی وحی بۆ دێ، یان ئەم شەو وحی بۆ دێ و بەیانی جواب بێتەوە. بەڵام خوای گەورە فەرمێ ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا. هیچ کاتێک کە شتێکتان وت نەڵێن بەیانی ئەو کارە ئەکەم. جدولتان دانا بڵێن ئەم هەفتەیە جدولەکەمان بەم شێوەیە ئینشاء الله. هەر ئیشێکتان کرد بڵێن لە ئەخیری ئەم هەفتەیە ئینشاء الله هەڵەسین بە ڕێخستنی سەیرانێک، ئینشاء الله کەتان بیر نەچێ. هەر پلانێکتان دانا بۆ غەدەن بوو، بۆ سعاتێکی تر بوو، چکە تۆ دەسەڵاتی نەخۆتت هەیە، نە سعاتەکەت هەیە، نە مەکان و زەمانت هەیە، لەبەرەوە بیرە نەچێ. جا ئینشاء الله ئینشاء الله با لە دوایە پێمان بڵێن جەماعەتی ئینشاء الله کە قبوڵمانە. ئەوە سەرپەرسیە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم وحی لێ قەت ئەبێ هەتا فترێک خوای گەورە پێیە فەرمێ کاتێکی تر جارێکی تر بە موسڵمانانیش ئاگادار بن کە بەبێ ئینشاء الله دەست نەکەن بە ئاوە یاخود هیچ وعدێ نەدەن. باش پرسیارەکان قورسن.
لە سەردەمێکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیانەشیاوە. پرسیارەکان بە شێوەیەک داڕێژراوە، بە شێوەیەکی ئەوە خەبیثانە داڕێژراوە. یەکێک لە پرسیارەکان ئەوەیە ئەبێت چی هەڵبژێری؟ true، false، neutral؟ نا جواب نایەمەوە. I don't know. ئەبێت لە پرسیارەکانێکیان بەو شێوەیە کە بڵیت I don't know، نازانم. چونکە لە کتێبەکانی پێشووە یەهود دەزانێ ئەم پرسیارە تایبەتە بەخواوە. هەر کەسێ ئیدعای ئەوە بکات کە جوابی ئەم پرسیارەی پێیە درۆزنە. بۆیە لەناو پرسیارەکانە پرسیاری ڕۆحی تێەکەن. ئەلێن پرسیاری ڕۆحکەن لەبارەی محەممەدەوە، بزانم محەممەد چی لەبارەی ڕۆحەوە زانێ. ئەگەر وتی ئەیزانم ئەوە ڕاز ناکە. چونکە ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. وبرسالة محمد صلى الله عليه وسلم فمي دي فمي I don't know، نازان. برسالة قرصكيان أويك توباسي كومالا جنش كيت كلا أشكوتك ماونتوا وخويان يكوتوا وبتوانيت بشوي كفري بابتك بكيت كنك تنها جوابي مكو يهود و دەوروبەر و ئەو سەردەمەی خۆ بیتەوە. ئەبێ جوابەکە وابێت کە بەکەڵکی ئەمڕۆ بێ کۆمەڵێ دکتۆر باسی ئەم بە وەزوعە بکەن و تاوتەیکەن، نەکە ڕخنەیەکی عیلمیان لەسەری نەبێ، بەڵکو بیکەن بە بنەما بۆ ئیشێکی گەورەتر کە لەسەر ئەمە بنیاد بنێن ئەکرێت چی بکرێ لەم بارەیەوە. ئەکرێ ئینسانێک ئەو نەبژی 300 دانە ساڵ لە شوێنێکا بێ نەجوڵێت وەتەمەنی دوا بخرێ بۆ سەردەمێ زیینو بێتەوە لەگەڵ مەجموعەیەکی ترابژی. بەڵێ ئەکرێ عیلم وا پێش بکەوێ. برایەک لەم برایانە بڵۆ وڵای کاکە من بەخوا ئەم زەمانەم بەدڵ نییە، بەخوا هەمووی گەندەڵیە و هەمووی خراپەیە و تااقەتم لی نییە و لەگەڵ خێزانەکەمە دایمە شەڕ و ئاژاوەمانە و هیچم بە دەست نەکەوتووە و منیش بەخوا ئەم تەکنۆلۆژیای پێشکەوتووە بەخوا هیچی لێ نازانم و هەچم بۆ هەر شوێنێکیش داوای CV ئەمانەم لێ یەکەن و حەزەکەم ئاوا ماوەیەکی تر بمخەنە دواوە ئاوا 100 ساڵێکی تری ئینشاڵڵا بژیم. جا کاکە چی لێ بکەین، چی تەجمی دەکەین، چی لێ بکەین؟ وڵای نازانم، بەڵێن عیلم شتێک داهاتووە ئینسان ئەتوانێت 10 ساڵ عمری خۆی دواخە، 15 ساڵ، 20 ساڵ، 100 ساڵ، 300 ساڵ ئەتوانێت عمری خۆی دواخە. ئەبێ لە ڕووی عەقڵی ئەمڕۆ نابێ، بەڵام لە ڕووی قورئانەوە ئەبێ. ئەخر کاکە تۆ دوایی ئیتەم دنیایەوە نەبراو ماوە، نە باوکە ماوە، نە خوشکە ماوە، نە دوای زانی چی لێ تۆ ئابم تەمەنی 30 ساڵیەوە زیینووە بیتەوە نەوەکەت کە تۆ ئەکایتە باپیرە گەورەکەی ئەو ڕیشی سپی و تۆش وەکو مناڵێ لە بەردەستی. ئاخرە بەشتی وابێ بەخوای تەمامەستا من بەخوا حەزم لەم ژیانە نییە. حەزەکەم تۆ جایزی نییە ئینسان خۆی بکوژێ، حەزەکەم تۆ تاخیری کەم با وەنیە ئایمتحان تەجیلێکی بۆ دەوری دووەم، حەزەکەم بیکەمە دەوری دووەم. ئەمە وروژانی مێشکە. ڕێیتیە چێ؟ بەڵێ. ئەبێت بەڵێ. ئەکرێ بە تەئکید ئەکرێ. بە بەڵگە قورئان باسی کردووە. قورئان بۆ ئەم ڕۆژ نییە باوە جەن وابزانی ئیتر ئەلێرە عیلم و تەتەور ئەوەستێ. ئیتر خەڵکێکی تر نییە تەتەور بەم عیلمە بات و ئەمە جارێکی تر. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی کە ویستاکەنە تۆوی ئینسان هەڵەگیرێ لە بانکی تۆوە پاش ساڵەهای ساڵ ئەم تۆوە بەکارەهێنرێتەوە. بەس تۆوەکە تەجمی دەکرێت، بەس تۆوەکە هەڵەگیرێ لە شوێنێک کاکە تەغزیەی تیا شتی تیا هەر کاتێ ویستیان نەک مناڵێک ئەتوان سەدەها مناڵ لەو تۆوە بێنن کە لە پیاوێک بەجێماوە. تۆ هەڵەگیرێ بەڵێ. ئەی ئەندامی ئینسان هەڵەگیرێ بەڵێ. چۆن هەڵناگیرێ؟ گوچیلە هەڵەگیرێ، جگەر هەڵەگیرێ، دڵ ئەگەر تەغزیەی هەبێ هەڵەگیرێ، قەڕنی چاو هەڵەگیرێ، ئێسکی ئینسان هەڵەگیرێ، پێستەکەی هەڵەگیرێ، بەڵێ هەمووی هەڵەگیرێ. هەمووی ئەخرێتە بانکەوە ئیستاکێنە و بۆ کات و شوێنی خۆی بۆ نەخۆشی پێداویستی تایبەت بەکارێتەوە جارێکی تر. سبحان الله. کەواتەم بابەتە بابەتێکی عیلمی سەرفە. بەڵام با بزانین ئەمە تەنەبوعەکەیە بە چی؟ ئەمە تەنەبوعەکەیە بە مستەقبەل.
ئەکرێ شتی وا ڕووبە بەڵێ ئەی بۆ ئەوەی کە تەجروبە بکەین لەسەر ئەم شتانە ئەکرێ مامۆستا ئێمە لەسەر ئینسانە تاقیکەینەوە ئەکرێ ئینسانێ بێنین بڵین کاکە وەڵی تۆ تەجمی دەکەین بۆی کە 10 ساڵی تو زیینی تۆ بزانین چی بینیوە و چی بیستووە و هیچ شێ لێ نەکەین هەتاوەکو عمرێ ئەلم تەمەنەیە بوەستێ سەرچاو جا چەند ناڕەحەتە ئینسان دوای ئەو تەمەنە بێتە دنیاوە وەکو چۆن سڕبوون و متبوون بەسەر حەشەرات و بەسەر گیانەوەران نادێ باش ئەی ئەم تەجروبەیە لەسەر ئینسان بیکەین گوناح چ شتێ باشە بۆی تەجروبەکەی لەسەرکەین باشترین گیاندارێ تەجروبەکەی لەسەر بکرێ بۆ ئەوەی کە ئەمەی بەسەرا بێنین و ئەم تەجروبانی لەسەر داخیکەینەوە چی باشە مشک ئێستا تەجروبەی لەسەرەکرێ بۆ ئەم تەجروبەی ئێمە کە ئەمانەوێت ئەم تەمەنە وردە وردە تەخیرکەین وردە وردە ئەم ئەندامانە هەڵگرین وردە وردە مەیمون دەم خۆش فعلا مەیمونێکێکە لەو حیوانانی کە بەرگە ئاگرێ کە ساڕوخیان نات بۆ ئاسمانەکەم جا چیان تێکرد باشە چیتر جان کێروێشی زۆر زەعیفە من ئاوی زەمزەم لەسەر کێروێشێک تاقی کردەوە بەرگەی نەگرت بارەکەڵڵا سەگ کەواتە باشترین تەجروبەکە بکرێت لەسەر ئەم بابەتە خۆی گەورە حیوانەکەشی پێ ناساندوێ فێنەسە سەگ بیکە سەگ بەرگە ئاگرێ حیوانەکانی تر بەرگە ناگرێت الله قورئان چەند عەزیمە توانین بێشکە بەرێ بۆ چووە باش ئەم تەجروبە ڕائیدە تۆ کۆمەڵێک گەنج بێنی بیان خەیتە ناو تاقیکردنەوەیەکەوە 300 دانە ساڵ بخەون بە میلادی 309 دانە ساڵ وەزداد و تیسعە بە هیجری بخەون یعنی سەیری ئەم ڕەقەمە دەقیقەکە ولبثوا في كهفهم 300 سنين چەند وەزداد و تیسعە یەکسەر 300 ساڵی میلادی یەکسانە بە 309 ساڵی هیجری چەند دقیقە ڕقەمەکە باش ئاسانە تۆ کۆمەڵێک گەنج لە ئاشکەوتێکە بەبێ ICU بێ کارەبا بێ TPN بێ نیوتریشنال سەپۆرت بێ بێدێکی نیوماتیک بێ تەهویە بێ نێرس بێ دکتۆر بێ فەحسی بەردەوام بێ ڤیتامین دی بێ سەرچاوی ئاو بێ سەرچاوی خۆراک بێ دەرمان بێ تەهویە و سپلیت بێ حرەس بیت کۆمەڵێک گەنج لە یەک ئەشکەوتە بۆ ئەم ماوە زۆرە دا ببڕی لە دنیا دواتر بێنەوە ژیان نەخێر کەواتە پێویستمان بە کۆمەڵێک ئێستا لە هەر کەسێکتان پرسی ئەڵێ کاکە ئیلا ئەبێ کۆمەڵێک پێداویستیان بۆ دابین کرابێ کە ئەمانە بتوان لەسەر ژیان بەردەوام بن یەک جان بارك الله ونقلبهم ذات اليمين وذات الشمال خواهي قورا فمي ورمانا جران ام ورجران اسفادي چيا بو اويكا توشي بيت سور نبن بو اويكا شوينكيان وانا بيت توشي قرحي سرير بن ولشان همي بو ببرين بو اويكا ماويكي زول لسر او زختا چكا تو تصورناكي اوان بەتانی و دۆشەک و لێفە و نیوماتیک سیستم و کۆمەڵیشتانەکە خۆیان بردبێ بۆ ئەوەی کە زەخت لەسەر هەر لایە کەوتە بن زەختی کەوتۆتە سەر هەر لایەکی زەختی کەوتە سەر بۆ ماوەی چەند سەعاتێک ئەو لایە ئەمرێ یاخود پێستەکەی ئەمرێ تووشی قورحە ئەبێت و کە زیینووە بنەوە وەختێک گەزان هەموو ژیانیان بدینە بەڵام خۆی گەورە فەرمێ ونقلبهم ذات اليمين وذات الشمال هەڵمانەژێراوە بەم دیدیوە خۆیان ئەجوڵان واتە ئەمانە نەمرد بوون جوڵەیان تیا بوو بەڵێ چی تریش ئیسفادەی هەیە تەقەلوبەکە چیتر تەقەلوبەکە خانەکانیان ئەجوڵێ سووڕی خوێنە جوڵەیە تووشی جەڵتە نابن واتە ئەبێ هەڵسوڕێن بۆ ئەوەی کە لاشەکە وەکو خۆی نەمێنێتەوە بەردەوام لێک ئەکسەرسایز و ئەندامەکانی تریان لە جوڵەیە بێ بەڵێ بابەتی ڕووناکیە بارەکە الله فیک ڕووناکیەکە چی ئیسفادەیەکی هەبوو وترى الشمس
إذا طلعت تزاوروا عن كهفهم وإذا غربت تقرضهم ذات الشمال. الله أمرنا كي إسفادي شيئا بله يكم تعقيم يكم خورك أشيت أمشونوا بردوان بياني إوارا أما تعقيمة أمشونا نابي بمولجي بكتيريا وفيروس وكرو نخوشي تعقيمة كريه خالي يكم خالي دوام دي قطعنا ويساكنا لا خستخانة مفروض شلون دروس كده تخد دروس كده بفراواني سمارت با دايري دروس كراوة خورك هەڵدێ لێدا ئاوا بێ لێدا کەمترین ڕێژەی نەخۆشیمانە بێ هەبێ ئێمە بۆ چکە خۆرمان هەیە تەعقیممان هەیە وانە کاتێکێک لە سەبەبەکان خۆر تەعقیمەکە دووەم جان ڕێژەی شێ کە ئیتر نایڵێ مەسەلەن ئەو شوێنانە وەکۆڵێ کەڕوو بکەن و ژەنگ هەڵبێنن سێ بەڵێ بارەکەڵڵا ئێسکەنەرمە و ڤیتامین دی بەردەوام ئەم مادەیە بێ دروست بێ و نابێ نەقز بێ چیتر گەرمی بارەکەڵڵا ئەشکەوت بۆ خۆی فێنکە خاسە نەزستانە وانە مەفروضە بەشێک لە گەرمیان بەرکەوێ بۆ ئەوەی کە ناچار نەبن گەرمای لەشی خۆیان کە پێویستی بە خۆراک و بە تاقەیە سەرفیکەن لەبەرەوە پێویستەکە گەرمیشیان پێ بدرێ و سەرفکردنی وزەی خۆیان بۆ ئەو پەڕی حەد نزیک لە سفر کەم بکرێتەوە چیتر من قسەیەکەکەم کەس بە بیریا هاتووە تیشکی خۆر بۆ تاقە وزە بەکار بێت تا ئێستا نەخێر تازە بە تازە تاقەی شەمسی لە دنیاە داهاتووە و کارەبا و تاقە و مەعامل و سیارە و شتی تری پێ بەڕێواچێ ئێوە زانن بەس ئەم تاقەیە چۆن ئەکرێ لاشەیەکی ئینسان وەریگرێت و بیکا بە تاقە و پێویستی بە خۆراک نەبێ من تاسێ مەم حەیەری ئالێ ڕاوەستین کاتی خۆی ممکن بوو لە تاقەی شەمس شتێ دروست کرێ گەرمی و سەرما و هەموو پێداویستیەکانی ماڵ و کارەبا و دار و بەرد لەوە بەرهەم پێێنرێ ئەکرا نەخێر بەڵام ئەمڕۆ ئەکرێ بەیانی مۆبایڵەکە دوا بێ شەحنی نەوێ هەربی خەیتە بەردەم خۆر ئاوە بەخۆی شەحن کاتەوە بەڵێ سەعاتمان هەیە ئێستاکەنە ئاوە سەعاتێکی زۆر جوانم هەبوو باوکم حەزی لێ کەوتی وەڵا حەزەکەم بۆ من بێ جاخوای گەورە تەمەنی درێژ کە هەر ئێستا لە ماڵەوەیە ئەو ڕۆژ هاوتی وەڵا عەبدوڵڵا حیزانی سەعاتێک عادی دەرچووتم بە باوکیان تی وەڵا ئیش ناکە تمەس ماوەیەکی زۆرە فەقیر لە ژوێ نەچوێتە دەرەوە خۆر لی نەیاوە سەعاتەکە وەستا ئەتم باشین دەرەوە ئێستاکەنە خزمەتەکە دەوتی وەڵا سەعاتێکی خۆم نایگۆڕم هەر و سەعاتە بیستی بیاتەوە بەسەرمان بەس دوایی دەرکەوت سەعاتەکەی من ئەسەڵ باش کەواتە ئەکرێ تاقەیەکی شەمسی هەبێ ئەم تاقەیە بگۆڕێ بۆ وزەیەک کە ڕاستەوخۆ لاشەی ئینسان لە کارەبایاتی دڵ و لە جوڵەی ماسولکە و لە ئیشی جگەر و لە گورچیلە و لە بەشەکانی ترا ئیسفادی لێ بکرێ بەڵێ بەبێ ئەوەی کە پاشماوەی لێ بکەوێتەوە ئەکاتان لێی بێ چونکە ئەم کەسانە هیچیان نەخواردووە خواردنیشان خواردبێ ئەوە بەش هەفتا ڕۆژی کرد زیاتر نییە ئەو بەشی سێمانی کرد زیاتر نییە بەڵام ئێوە پرسیار ناکەن بۆ کە خەبەریان بۆ خۆیان پیس نەکردبوو خۆ ئەگەر بەردەوام میزیان بکردایە ئەبوایە میزەڵێنیان پڕ بواە پێویستیان بە چەند جار میزکردن ببوایە چوونە سەر ئاو ببوایە لە ماوەیە بەڵام نە تەنگاو بوون بۆ چوونە سەر ئاو چکە هەر یەکەوان کە خەبەری بۆەوە ئەبوایە بیوتایە تخوا زەحمەنەوە بێت چۆ دەسیاوە بەهاو بگەێنین وەڵی من زۆر ئەبوایە لە تەنگاویە خەبەریان بایەتەوە بەس خەبەریان نەبوو کەواتە تاقەیەکیان ئەمانە وەرگرتە بوو کە پێی ئەژیان تاقەکە پاشەڕۆکی نەبوو وەکو پاشماوەی بەهەژوا بوو چۆن لە بەهەشتا میزکردن و چوونە سەر ئاو نییە
چکە هەرچی ئەی خۆی گلایکۆجینە تاقەکە وەرەگریت و پاشماوەی نییە پاشەڕۆی نییە کەواتە ئەمانیش ئەبێ تاقەیەکیان وەرگرت بێ تاقەکە پیور بوو بێ پاشماوەی لێ نەکەوت بێتەوە چۆن تاقەی خۆری ساکەنا دووکەڵ و پیسی و ئەگزۆز و گاز و بەنزینی ناوێ هیچ پاشماوەی پیسی لێ ناکەوێتەوە من وەکو تەسەووری خۆم ئەم تاقەی شەمسە بە شێوەیە گۆڕاوە بۆ ئەوان کە پێویستیان بە خواردن نەبووە کەواتە مێشکمانە جوڵێ ئەکرێ شتێک لە ئینسان جیهازێ لە ئینسان بەستین ئەو تاقەی کە ئەمڕۆ خواردنی پێ ئەدرێ چکە چێ باوەڕێ کرد ڕۆژێ لە ڕۆژان خواردنی ئینسان لە ڕێی TPN-ەوە بدێ تۆتال پارێنترال نیوتریشن لە ڕووی پێریفرالەوە بدێ خواردنێ دروستکەیت یەکسەر نەیکەیتە ناو دەم و سوورێنچکەوە یەکسەر مباشەرەتەن بچێتە ناو خوێنەوە لە خوێنەوە ئیسفادەی لێ بکرێ کە ئێستاکەنە هەیە ئەی ئەکرێ خواردنێک وزەیە تاقەیە دروست بکرێ مباشەرەتەن بچێتە لەسەر ئۆرگانەکان ئیشکا بەبێ ئەوەی کە بەڕیخۆڵە و مەعیدە و شوێنەکانی ترا تێپەڕ بێ بڵێ کاتە قورئان کە ئەمەمان پێڵێ کاتە دووژەم خواردنیە دانێ وترى الشمس إذا طلعت تزاوروا عن كهفهم ذات اليمين وإذا غربت تقرضهم ذات الشمال كواتا جميكي سركيان لبيانيانا هبو كخور هلاهات ومقابلاتك شان هبو لأوالانا أم قصي حلقبن ئەم قسەیە یەکەم جارە منەیکەم بەڵام ڕۆژگارێکە بێ خەڵکەڵێن ئەخوا عافیکە وەڵڵی ئەو پیاوە 100 ساڵ لەوە پێش ئەو قسەی کردبوو وەلیژ نەبوو ها بەڵام لە ڕووی عیلمیەوە قسەیە کرد ئەوی لە قورئانە هاتووە هی تەطبیقە هی قسە نییە هی فەلسەفە نییە هی نەزەریات نییە من دڵنیام ڕۆژگارێکی ئەمە بەڵام خۆزگای ئێمە یەکی موسڵمان بەدوایە بچوینایە ئەو کاتە کە کارەباکەمە بڵین کاکە تۆ پێویستی بە کارەبا چییە پێویستە بە نەوت و گاز چییە ئەوە تاقی شەمسیمان هەیە خواردنیش کەم بۆ ئەمان و کاکە لە گرانی مەترسە لێرەنەیە پلێتێکە بۆ بەستین و خواردنەکە فولە حار مەترسە مامە ساڵێ بۆ حەجی شەبێ ئەم پلێتە بەستم ئەمە ڕێک بەلاشەکەەوە نییە هیچی تێناچێت جا برادێرێکمان هەیە قسەی زۆر خۆشەوتی پیاوێکمان چوو بوو بۆ تورکیا لەوێ ڕەفیقێکی هەبوو ڕەفیقێکی کارتێکی بانکی ئاوای هەبوو بوو کارتێکی بانکی ئیتر ئەم میوان ببوو ئەم پیاوەش لەوێ خزمەتی کردبوو چوو بوونە مۆڵ هەشتی کڕی بوو دەستی کردبوو بە گیرفانەتی وەخە پارە نایت لێرە پارە نییە هەر بانکەکەی ئاوە کارتەکەی پیاوە نابوو پارە ئیتر پاریان لێوە نەگرتبوون پیاوەکەش هەروە هەستا بوو سێدی کردبوو ئیتر تەماعی لێ نیشتە بوو شتی بۆ ماڵ و مناڵ و دار و بەرد و هەمی کڕی بوو تیبی خۆپاری تێ ناچێت هەر کارتەکەیە وڵای کابرا لێرە ناوی بۆ حەز دەرچوو بوو کابراش دەتووکی ناوی بۆ حەز دەرچوو بە ڕەفیقەکەی لێرە تەلەفۆنی بۆ کرد ئەیوو کاک فڵان کەسەوە ناوم بۆ حەز دەرچووە بەخوا بەبێتەوە ناچم تی بەستە چاومیش لەوەیەکتی یەکگرینەوە و پێکەوە بین ئەی بەستخوا کاتە بەلاشەکە ژەگەڵ خۆ بێنە وەیدانی بەلاشە هەروە بینی پیاکەیت و دینایە سەی ناکەوێت ئەما ئەو کاتە هەموو ئینسان هەبوو کارتەکەی بوو بە بەلاش بەلەو حێک و بە سیستمێک چۆن ئێستا ڤیتامین دی بەبێ خۆراک ئەچێتە ناو لاشەمانەوە هەر بەو شێوەیەش خواردنی تر مباشەرەتەن داخڵە بوو لە خۆرەوە بۆ ئینسان چەند کەس قەناعەتی بەم قسەیە هەیە دەست بەرزکاتەوە چەند کەس قەناعەتی بەوە هەیە ڕۆژگارێ دێ وزەی خۆر ئەبێ بە خۆراک بۆ ئینسان مەگەل لە خۆشی و زەوقی خۆی حەزی خۆی بخوا ئەژنا پێویستی بە شەحنی خواردن نابێ چەند کەس قەناعەتی بەم قسەیە چەند کەس قەناعەتی پێی نییە قەینا پێم خۆشە دەست بەرزکەنە چەند کەس قەناعەتی پێی نییە کە بۆ مستەقبەل ئەمە ڕوون نادە باش کەواتە ئەمە خۆر بە ئیسفادەکانیەوە چیتر باوەجان یاڵا باسی هەڵگێڕانەوەمان کرد باسی خۆرمان کرد
چیتر باسی هەوا بارەکە الله هەوا ضرورە ئۆکسجینیانەوێ ئەمانە هەوا لە کوێ بێنن ها وهم في فجوة من دەلاقیان هەبوو هەوا گۆڕکەی تیاکرا الله سی قورئان ئەمەشی بیر نەچووە ئەژنا چەند گەورە بێ ئەو ئەشکەوتە ئەگەر مەجای هەوا گۆڕکەی نەبێ هەمووی لەبەر ئۆکسجین و کەڵەکەبوونی دووەم ئۆکسید و ترشەلۆک هەمویان نەخنکێن کەواتە بێ هەوای تیا بێ کەواتە دەلاقی تیا بووە باش چیتر باوەجان یاڵا باشە خێرە 300 دانە ساڵ تۆ کۆمەڵی خەڵکە داناوە هیچ ئەندامێکیان کە خەبەریانە بێت تۆڵەن چی قالوا كم لبثتم قالوا ئێستا هەمووی خەبەری بۆەوە هەر حەوتیان دانیشتن پێکەوە یەکەم شت کە سەیری خۆیانەکەن ئاوێنەیان پێ نییە هەو بواو لێ هاتووە خۆرا خۆ دوێنێ ڕیشتی یەک تۆز بوو هەم ڕیشە چییە ئەی تۆ سەی نینۆکی خۆتە کردووە حسێ 100 ساڵ خۆ نینۆک ئیتر حەچی ڕەقەمی قیاسی یشکێنێ ئەی کاکە تۆ قژی خۆ بینیوە کەواتە گەشە وەستاوە کەواتە تاقە وزە تەنها بۆ ڤایتەڵ ساینەکان سەرف بووە بۆ هیچ شتێکی تر سەرف نەبووە واضحە گەشە هەر هەمووی لە ئیش کەوتووە بۆ ئەوەی کە وزە بەمانەوە سەرف نەکرێ چیتر جان جلوبەرگ جوانە جلوبەرگیان چۆن ماوەتەوە لەبەری کە جان حتمما تەپوتۆز و ئەمانە ئەو جلوبەرگانە و کۆڵێم تەنها وەکو جلی کفن ئەگەر کۆن ببن یان ڕزی بن بەس وەکو ئەوەی کە دانیشتە بن لەوانەیە پێوەی دیار نەبن چکە زۆربەی ئەوانش خەڵکی خانەدان بوون یعنی خەڵکی فەقیر نەبوون لە قەسرەوە هاتبوون لە قەسر لە مەلیک هەڵگەڕانەوە بۆیە ئەکرێت جلوبەرگەکانیان بە شێوەیە کوالیتی بوو بێ کە بەرگەی گرتە بێ ئێستا جلی کۆمەڵێک لە مەلیک و لە خەڵکەکانی تر کە بەکار نەهاتوون لە شوێنێک هەڵگیراون وەکو خۆی ماوەتەوە چیتر بەڵێ بیرەوەرەکان هەمان ساڵ بووە کەواتە خەوی ناخۆشیان ئەمانە نەبینیوە ئەمانە کەوابیس خەبەری نەکردوونەتەوە وضربنا على آذانهم في الكهف سنين عددا جویان خنرا بوو کەواتە ئەکرێت دەماری هەشتەمی جۆ بەنج کرابێ بەڵێ لە ئیش کەوت بێ بە شێوەیەک بەنجێکی لێ درابێ بەنجەکە درێژخایەن بوو بێ کە ئەم دەمارانە هیچ شتێک هیچ دەنگێک هیچ سەوتێک هیچ هاژ و هاتەهاتێک هیچ زیلزالێک هیچ لافاوێک هیچ شتێ خەوەی نەکرد بێتنەوە مێشکیشیان ئارام و ساف بووە ئینسان بە قەلەقی بخەیە بەردەوام خەبەرێ بێتەوە چیتر باوەجان ئینسان لە کەهفا بخەوێت چاو داخەوە نییە ئینسانیش بۆ ماوەیەکی زۆر لە تاریکیە چاوی داخست هەر ئەندامێک وەکو عەرەب بەڵێ كل عضو لا يعمل يضمر هەموو ئەندامێک ئیشی نەکرد ئەپوکێتەوە ئەم چاوە چۆن بەو شێوەیە مایەوە نەپوکایەوە ئەگە کرابێتەوە وشکە بێتەوە تووشی کۆرنیاڵ ئەسەریشن نەبێ ئەگە داخرابێ ئەپوکێت و تووشی لەوانەیە چۆری بن بە ماوەی 300 ساڵ نەبینێ بۆیە خوای گەورە فەرمێ لو اطلعت عليهم لوليت منهم فرارا وتحسبهم أيقاظا وتزاني بخبرن إن شاء كرابوا وهم رقود خوتوش كواتم شوانا چی بوون کرابوونەوە تەنها ئەتروکە چکە ئەگەر نەتروکێ چی لێت وشکە بێتەوە و کۆتایی پێت کاتە بێ چی بێ کاتە ئەبێ ئەم چاوانە کرابێتنەوە بۆی کە خەڵک کە چووە ژوورەوەیان هەر حەیوان و دڕندێ بزانێ ئەمانە بەخەبەرن سەگەکەشیان ئاوە وەکەلبهم باسطون ڕاعی سەگەکەشیان وەکو سەگی حارەسیات دانیشتە بوو هەر کەسێکیش بیبینیا چکە معقول نییە 300 دانە ساڵ کەس ڕێ نەکەوێتە ئەو شوێنە ئەو ئەشکەوتە کەواتە هەر کەسێکیش ڕێی تێ بکەوتایە لەولەیتە منهم فرارا
لیان نەتۆقی چکە ئاوا کۆمەتەوە کۆمەڵێ تۆ ئاوا بچۆ ناو کۆمەڵی ئینسانەوە بچۆ لای کۆمەڵی خەڵک لە ئەشکەوتێکە وەی لە ئەشکەوتێکە هەمووی ئاوا پاڵ کەوتووە بێنە بە چاوی خۆتان کچەکان یەڵا چاوپن و قەین بێنە بە چاوی خۆتان حەو کەست لە شوێنێکە چاوێن ئاوا کراوەتەوە زەق زەق سیر دەکەن ناجوڵێن یەکسەر گومانە بۆ چیە چی ها هەڵی بەخوا باسی دێ و خێ و شتیان نەکرد بەخوا من ڕۆژەکە بوو من لێ ترسام پیاو هەیە کورە ژن هەیە بوێرە بچێتە ژوورەوە بۆ ئەم مانزەرە ئاوا هیچیشی نەجۆڵێ وانە مەنزەرێکی زۆر مخیفە لەبەرەوە هەمووی بیر لە ئەشباح و بیر لە جنۆکە و بیر لە دێ و بیر لە خێ و بێ لە شتی زۆر ترسناکە کاتەوە وتحسبهم أيقاظا وهم رقود کاتە ئەم چاوانە ئاوا سەیریان کردووە بۆیە کەس نەیانوی کەس نەیوێراوە جورئەتی نەکردووە شوان بوو بێ ڕێبوار بوو بێ مسافر بوو بێ گەشتیار بوو بێ ئاژەڵ و حەیوان بوو بێ نەیوێراوە جورئەتی نەکردووە واتە خوای گەورە حرەسەکانی لە خۆیان بۆ داناون هەم لە سەگەکە لە بەدرگاکەیانە و خۆشیان لە ژوورەوە یعنی پێویستیان بە حرەز نەبووە خەڵک وەی زانی و ئەمانە کراون ئەمانە بە ئاگان بە چاو کراوەنەکەیانە بەڵێ لو اطلعت عليهم لوليت منهم فرارا لوليت منهم يعني إنسان بس أو مظري ببينيها ها رعكة جا خوي شاخكش ليجي يتر موك والله بما لصيقة بعد كذا به حركة شو به كم منظري أشكال زور مخيفة كرم زور مخيفة بس يكشو بشن لأشكال تاب منوا چەند کەسێ ئینجازان چەند مەخیفە سی بەرنامەی خەڵوەتەکە بکەن ئینجازان ئەشکەوت یانی چی زۆر مەخیفە پیاوی خۆیەوێ اینجا پیاوی خۆیەوێ اینجا تۆ بچی ئەمانەش بەبەر چای خۆتەوە ببینیت باش کەواتە خۆشەویستەکانم هەموو ئەمانە بەڵگەی ئەوەیە کە قورئان باسی هەر بابەتێکی کرد بەو پەڕی وردەکاریەوە بەو پەڕی عیلمیەوە باسیەکات بەبێ ئەوەی کلێنێ بەجێ بێڵێ بۆ عەقڵی ئینسانێکی سادە یان بۆ عەقڵی ئینسان و پرۆفیسۆرێکی گەورە بۆ ئەوەی کە بتوانێت تەعنە لەو بابەتە بات ئەگەر دیقەتی ئایەتەکان بین بە شێوەیە خوای گەورە سەردی ئەحداسەکانەکات بە شێوەیە بۆمانەژێڕێتەوە کە هیچ کەسێک نەتوانێت هەتا ڕۆژی قیامەت نەگرەخی لێ بگرێ نەتوانی ئیسفادەی لێ نەکا نەتوانێت بیکا بە بەڵگە بڵێ باشە بۆ ئێمە ئەلێرەوە لەم مەشهەدی قورئانەوە حادیسەیە بوو تەواو بوو بەڵام ئەم حادیسەیە تەواو نابێ بە تایبەتی لای دکتۆرەکان بە تایبەتی ئەوانەی لە لای سیۆژین بە تایبەتی ئەوانەی کە لە بەخشینی ئەندامەکانە ئەژین بە تایبەتی ئەوانەی کە چاوێن لە مستەقبەلێکی دوورە و ئەڕوانن چ پێشکەوتنێک بۆ ئادەمیزاد بخڵقێنن ئەمانە هەمووی وا ئەکات بە پشتیوانی خوای گەورە کە بچینەوە جارێکی تر وتمان ئەم مۆزوعە قورئان قابلیەتی پێداوە بڵێ ئەگەر هەموو عمری من لە پێناوی یەکێک لەو ئاەتانەیە یەکێک لەو بەڵگانەیە یەکێک لەو داهێنانەیە سەرف بێت وابزانم عمرمان بەزایە نەچووە خوای گەورە عمری هەموو لایە درێژ کات عمرتان بەقەدەر ئەسحاب الکەهف لێ بکە بەڵام بە بەرەکەتەوە بە خواناسیەوە بە عیبادەتەوە و ئەو ڕۆژەی کە ئەمرین خوای گەورە لێمان خۆش بێ و ئەو پیاوانەشمان و بۆ پیاوانەشمان شاد کاتەوە و منزەرەکی ئاوا بە چاوی خۆمان ببینین کە چۆن ڕۆیشتون چۆن خەویان لێکەوتووە چۆن خەبەریان بۆتەوە ئێمەش ساتێک بە واقعی بە لایف لەگەڵیانە لە ئەشکەوتەکانە بژین بڵێن خوای یەک داواکاریمان هەیە حەزەکەین بچینەوە ئەو ئۆشکێتی کە ئەوانی تیا بوون ئەو منزەر و ئەو مەشهەد و ئەو واقعی بەسەر ئەوانە هات حەزەکەین بەسەر بە 300 ساڵ نەخەوین کاکە لە خۆشی بەهەشت ببین هەر حەزەکەین یەک جار تەجروبەکە بین و بینە دەرەوە ئینشاءڵڵا بە چای خۆمان ئەیبینین
السلام عليكم ورحمة الله وبركاته.